چوونی گەڕی دووەمی هەڵبژاردننی سەرۆک کۆماری ئێران خالی تەوەکولی شۆڤەکاری سیاسی لە سەقزی ڕۆژهڵاتی کوردستانەوە لەگەڵمانە کاخالی سوپاس باما دەبوونی بەڕێستان خۆشحاڵین لە ڕۆژهڵاتەوە لەگەڵمانی. پێشبینیتان چییە لە نێوانم دوو بەربژێرە پزیشکیان یان جەلیلی سەرۆک کۆماری داهاتوو ئێرانە؟ وەڵا پێشبینی ناکرێت چۆن هەروەکو چۆن لە جاری یەکەمی شەگەڕیت ئەوڵیشە ئێمە دیمان دەنگەکانیان زۆر لە یەک نزیکە و ئێستاش ڕەفۆرمخوازەکان و ئەو کەسانەی کە لایەنگری پزیشکیانن هیوایان ئەوەیە کە بەشێکی زۆرتر لە خەڵک بێن بەشداری بکەن لە پرۆسی هەڵبژاردنە و هەرچەندێک ئەمان لەسەر ئەو باوەڕن هەرچەندێک کە ڕێژەی بەشدار بووام چێتە سەر و احتماڵی ئەوە هەیە کە پزیشکیان دەنگ بێنێتەوە. ئەگەر ڕێژەی بەشداربووان هەروەکو گەڕی ئەوڵ و جاری یەکەم بێت احتماڵی ئەوە هەیە کە سایدی جەلیلی دەنگ بێنێتەوە. بەڵام ئەگەر بتوانن 5 تا 10% خەڵک بێرنە پای سندوقەکان و ئەنگیزیان ببێ بۆ ئەوە کە دەنگ بدەن احتماڵی ئەوە هەیە کە پزیشکیان دەنگ بێنێتەوە. زۆر باشە. سیاسەتی ئێران لەگەڵ هەڵبژاردننی سەرۆک کۆماری نوێ ئەگۆڕێت یان جێگیرە و نەگۆڕە؟ سیاسەتی دەرەوە تا حدێکی زۆر و بەشێکی زۆر لە سیاسەتەکە ناوخۆش یەکێک لەو ڕەخنانەیشەکە لە سەرۆک کۆمارە گرن و بەشێک لە خەڵک ئەگەر بەشداری ناکەن ئەڵێن ئەو سیاسەتانە بەدەست سەرۆک کۆمار نییە و سەرۆک کۆمار دەسەڵاتی ئەوەی نییە کە ئەوانە بگۆڕێت. دیارە ڕێبەری باڵای ئێران و بەشێک لە دەستگا ئەمنیەتیەکان و نظامیەکان ئەو سیاسەتانە بەڕێوە ئەبەن. سیاسەتی دەرەوە سیاسەتای ناوخۆ ئەمنیەکان ئەمانە گشتی لە ژێر نەزەری سەرۆک کۆمارانیە و سەرۆک کۆمار ناتوانێت لەوانە دەخاڵەتێکی زۆر بکات. بۆیە بەشێکی زۆر لەو کەسانە کە دەنگیان نەداوە لەوە ناومێدن کە ئەڵێن ئەگەر ئێمە سەرۆک کۆماریش سیاسەتانە کە ئێمە ڕخنەیمان لیان هەیە و پێمان خۆشە بگۆڕدرێن ئەوانە گۆڕانیان بەسەرانایە و کەوابوو ئێمەش لە هەڵبژاردنە بەشداری ناکەین. بەشێک لە سیاسەتای ناوخۆ دیارە گۆڕانی بەسەرادێ و بودجە چۆن تەنزیم بکرێت چۆن دابەش بکرێت لەوانەیە لەباری پەروەردە و لەباری بارهێنان و بەشێک لە سیاسەتە ئابوووریەکان لەژێر دەسەڵاتی سەرۆک کۆمارەیە. بەڵام سیاسەتی دەرەوە سیاسەتی ئەمنیەتی و نظامی ئەمانە لەژێر نەزەری ڕێبەری باڵای ئێرانەوە تەنانەت وەزیرەکانیش ئەبێ بە مەشورەت لەگەڵ ڕێبەری باڵای ئێران هەڵبژێردن. ئەگەر ئەو تەئیدیان نەکەوتانیان پیانەنێ دیارە نە سەرۆک کۆمار ئەتوانێت ئەوانە بە مەجلس و پارلەمانەوە نە مەجلسیش دوایی دەنگی متمانەیان پێدات. باشە دۆخی ئابووری ئێران زۆر خراپە. سەرۆک کۆماری داهاتوو ئەتوانێت چی بکات بۆ باشترکردنی دۆخی ئابووری وڵات؟ وڵات بەرنامەیەکی ئەو تۆیان نیشان نەدا، بەڵام ئەوەی کە تقریبەن چێبەرچێ و ڕکابەری بوو لە بینیانە ئەوە بوو کە پزیشکیان ئەیود ئەگەر من ببم بە سەرۆک کۆمار پەیوەندی دەرەوە لەگەڵ وڵاتانی زلهێز لەگەڵ ئەمریکا و ئەمانە باشتر ئەەکەم بایکۆتەکان و تحریمەکان لەسەر ئێران لابم و ئەگەر بتوانن تحریمەکان لابن ئەو وەختە ئەتوانن نەوت هەناردەی دەرەوە بکەن، ئەتوانن سەنعەت و پیشەسازی لە ئێرانە پەرە پێ بدەن و وردە وردە باری ئابووری باشتر بێت. یعنی ئەتوانن ئاستی قیمەتەکەی ڕابگرن نێڵن لەوە زیاتر گرانی ببێت. زیاتر پەیوەندی بەوە بوو کە بتوانن لەگەڵ دەرەوە پەیوەندیی باش بەرقەرار بکەن و بایکۆتەکان لەسەر ئێران لابن. پزیشکیە زیاتر تاکیدی لەسەرەوە کرد. جەلیلیش لەولاوە بەرنامێکی ئەو تۆی نەبوو، زیاتر پەیوەندی لەگەڵ چین و رووسیا تاکیدی لەسەرە کرد کە ئەگەر بتوانین ئێمە شت هەناردەی رووسیا بکەین یا بازاڕی رووسیا بۆ ئێران دابین بکەین ئەو وەختە ئەتوانین وەزعیەتی ئابووری خاستر بکەین. ئەگەر لەگەڵ چینا پەیوەندیمان بێت ئەو وەختە ئەتوانین ئەم گیر و گرفتانە سەکانی هەردوو کاندیدەکەت بۆ کەم بە پرسیار ئەوەی پزیشکیان باز لە سیاسەتی دەرەوە کات. سیاسەتی دەرەوە لە دەستی سەرۆک کۆمارایە یان پێویستی بە ویستێکی نیشتیمانی هەیە کە لە سەرۆک کۆماریش گەورەترە؟ باشترکردنی سیاسەتی دەرەوە بۆ من لەگەڵ ئەمریکایە. بەڵێ
دیارەوە بەدەست سەر کۆمار نییە، بەڵام سەر کۆمار لەم زمینەیشە بێدەسەڵات نیەتەوە و سەر کۆمارە بێتە ڕئیسی شورای عالی ئەمنیەتی ملی و ئەمە مشاورە بۆ ڕێبەری باڵای ئێران کار بکات. لە عینی کاتدا ئەو کەسانە کە ئەچن مذاکرەکەن وتوبێژەکەن دیارە وەزیری دەرەوە و ئەمانە لەژێر دەسەڵاتی سەرۆکۆمارن و بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکۆمار ئەچنە بەرەوە. ئەگەر چی سیاسەتە ئەسڵیەکان و سیاسەتە کولیەکانی نظام ڕێبەری باڵای ئێران تعینیەکات. پزیشکیان ئەڵێ من ئەچم وتوێژەکەم و سایەکەم بە وتوێژ ئەوڵ لە ناوخۆ ئەو ناکۆکیانە کە لە ناوخۆ هەیە ئەوانە کەم بکەمەوە وەختێک توانیم لە ناوخۆ و بتوانم یەکدەنگی و یەکڕەنگی لە ناو ڕیزەکانی جۆراوجۆری دەسەڵاتە دروست بکەم ئەو وەخت ئەتوانم لەگەڵ ئەمریکای یا لەگەڵ هێزەکانی تری دەرەوە قسە بکەم و لەگەڵ ئەوانیشە قسەم بێ بۆکردن و وتوێژەکان بەرەو پێش ببەم. ئەینا ئەگەرگەریکی بێت لە بەرابەر ڕێبەری باڵای ئێران بێسێت و لەگەڵ ئەوە هەمانگ دەبێ دیارە ناتوانێت هیچ کارێک بەرەو پێش بوات و سیاسەتی خارجی دەرەوەی ئێران و بەشێکی زۆر لە سیاسەتەی کولی ئێران ڕێبەری باڵای ئێران تعینیەکات. زۆر باش کاک خالید بە کورتی لەسەر قسەکانی جەلیلی ینی بازاڕی چین و رووسیا ینی بازارێکی باشە بۆ بەهێزبوونی ئابووری ئێران چونکە پەیوەندێکی باشی بەردەوامی لەگەڵ رووسیا و چینە هەبوو بەردەوام ینی ئەمە چۆنە بینیت؟ ئەزین چیە ئەم جۆرەکە جەلیلی باسیە کرد کە ئێمە مثلەن سەیفیجات و شووتی و ترۆزی و خەیار و تەماتە و ئەمانە بنێرین و ئەو بازارێکی 11 میلیارد دلاری هەیە دوایی بە درێن خستەوە کوتیانە وڵە بازارەکە 1 میلیارد دلاریە 11 میلیارد دلار نییە دوایەوەش ئێران ڕقیبی یەکجار زۆری هەیە بۆ ئەوە کە بتوانێت بچێ بۆ بازاری رووسیا. ئێمە ئەزانین کەیفیەتی ئەو شتانە کە لە ئێران بەرهەم دێت تەنانەت وڵاتانی دراوسێش قبوڵی ناکەن و بەشێکی زۆری ئەنێرنەوە بە خاتریەوە کە یا کودی زۆری پێیان یا سەمی زۆری پێیان دیارە و کەیفیەتەی نییە و تۆ ئەوڵ ئەشێ کەیفیەتی ئەو شتانە کە لە ناوخۆ هەیە تەولیدیەکەی و بەرهەمی دێنی ئەوانە بیتە سەر. لە عینی حاڵیشە کەشاوەرزی لە ئێران ئیسە گیری و گرفتی زۆرە. ئێران ئیسە مشکلی ئاوی هەیە بەشێکی زۆر لە پارێزگاکان ئاویانی وەو کارە ناتوان کە رووسیەش لەولاوە قابلی متمانە نیە. ینی رووسیا هەر زەمان کە شەڕی لەگەڵ ئۆکراینتەوە بێ و لەگەڵ ئەمریکا بینی خۆش بێ پشت لە ئێرانەکە و لەوانەیە کە زۆر حساب نەکا بۆ ئێران. زۆر باشە بەڕێز خالید تەوەکولی شتۆفەکاری سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ تۆ.